يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم أي من دارن قالت بيك مكان بيك رامە بيورن قشمري بيكتر مكان تۆ چوزانیەوەی گاڵتەی پێکەی لە تۆ باشتر نییە لە تۆ پیاوتر نییە لە تۆ چاکتر نییە و ئێستا دیاردەیەکی ناشری ناو کۆمەلگا دروست بۆ بەداخەوە ئەوش دیاردەی چییە؟ بریتە لە دیاردەی ئەم شارەکە گاڵتە بەو شارەکەی ترەکە و نوکتەی لەسەر دەڵێ و ئەو شارەکەیش نوکتە لەسەر شارەکەی تر دەڵێ و بەداخەوە ئەمە بریتە لە جاهیلیەت و نەفامی بەڕاستی ئەمە بریتە لە گەڕانەوە بۆ دواوە ئێوە موسڵمانن ئەم شارچێتیە چییە لە ناوتانە دروست بووە ئەمە وەڵام من کەلاریم و ئەوە دەربەنیە و ئەوە سلێمانی و ئەوە هەولێریە و خۆ باشە هەمومان خەڵکی هەرکی و خەڵکێک لە یەکێکی لەم شارانە بەڵام ئەگەر ئەم ناوانە بێتە باعیسی ڕق و کینە و دووبەرەکی و ئەڵڵا ئەمە حرامە هەموو موسڵمانی نەبوومان ئینەمە المؤمنون ئیخوە ئیمانداران برای یەکن نەک ئەم ناو نەعەڕەتانەی کە برایەتی نێوان تاکەکان دوور خاتەوە و لێکی بترازێنێ